دڵێن لە بەسەلەی پرۆسەی ڕزگارکردنەکەیە CIA دەستێکی باڵای هەبووە تاکتیکی هەڵخەڵەتاندنی بۆ سوپای ئێران و بۆ خەڵکیش بەکارێناوە تاوەکو پرۆسەکە سەرکەوتوو بێ. مەبەست چییە لەم تاکتیکی هەڵخەڵەتاندنە؟ CIA چی ڕۆڵێکی هەبوو؟ CIA ڕۆڵەکەی ئەوە بوو ئێستا کە ئێمە بینیمانەوە فڕۆکانە نزمەنی ئەمە هەمووی پلانی CIA بوو. فڕۆکەکان بووبوونە دوو مەجموعە دوو بەشەوە بەشێکی لە ناوچەیەکە گەڕاکە خۆیان ئەمریکەکان یانزانی فڕۆکەوان لەوێ نییە، فڕۆکەوان لە شوێنێترە. ئەوەیان وا لێ کرد کە بگەڕێن لەو ناوچەیە کە ئێرانیەکان وا بزانن فڕۆکەوان لەوێ هەمویان بەرەو ئەو ناوچەیە بڕۆن و بگەڕێنەوە بوو تەقەیان لە هەلیکۆپتەرە کرد بە کەڵاشنکۆف و چەک و پۆلیس لەو ناوە بوو. ئەمە بەڵام خۆی لێرە بوو بۆ ئەوەی هیچ هێزێ لەم ناوە نەمێنێتن کە ئەمان دابزن تووشی کێشەیە گەورە نەبێتن. لە هەمان کاتە CIA هەتاکو لە زەوی یان لە ناو خەڵکە دیعایی بڵاو کردەوە کە لەوێنانەیە. دوایەوە دیعایەتری بڵاو کردەوە کە فڕۆکەوان دۆزرایەوە بەرەو خەلیج ڕۆی بەرەو دەریا. لەم حاڵەتە چی بوو؟ چی هێز هەیە هی ئێران ئەگەر پۆلیس بێت سوپای پاسداران بێتن ئارتەشیان بێتن هاوڵاتی چونکە تۆ فۆکسەکەی چووە سەر دەریا هەمووی چووە سەر دەریا بەڵکو لەوێ بیگرن نەڕاتن چونکە $6,000 تەرخان کرد حکوومەتی ئێران بۆ ئەوی فڕۆکەوانەکە بگیرێ $6,000 دەسەکەوێت $6,000 مەبلەغێکی زۆر زەخمە لە ئێرانەوە نییە کەم بێتن. ئەم ناوچەی هەمووی بۆ خۆی چۆڵ کرد دوایەوە چوو دابەزینەکەی لە لای ئەسفەهان کرد ئەلێنانە. ڕۆڵی CIA ئەمە بوو هەڵخەڵەتاندنی ئەو ناوچەیە کە کەس نەیەزانی فڕۆکەوان لێنانەیە تاکو عەمەلی ئینزالە بێتن بەسراحەتی.